دادگای باڵای فیدراڵی بڕیاریدا بە هەڵوەشانەوەی هەمواری مادەی 18 یاسای باریکەسیەتی ژمارە 15 ساڵی 2008 هەرێمی کوردستان کە لە هەموارەکەدا ڕێگەی بەژن دەدا دوای ئەوەی پیاوەکەی هاوسەری دووەم پێکبێنێت داوای جیابوونەوە بکات. بە پێی وتەی شارەزایان و پارێزەران بێت لە بنەڕەتەوە ژمارەیەک ڕێکخراو لە پشت هەموارەکەەوە بوون. پارێزەرێکیش دەڵێت کوردستان کێشەی یاسادانەری هەیە، ئەو یاسایی دانراوە کۆمەلگا لە خراپەوە بەرەو خراپتر بردووە. ئێمە تقریبان ئەتوانم بڵێم لە کوردستان یعنی لە بۆشایی یاسادانەر داین، یعنی یاسادانەر بەمانێک پێڵێن مشەریع یاسادانەر کاتێک کە پرۆژە یاسایەک پێشکەش دەکات یاخود دادنێتن یاسایەک دادنێ یان هەمواری دەکاتەوە، یعنی دەبێت بیر لە لێکەوتە خراپەکانی بکاتەوە. یاسا کە دادەڕێژێت بۆ باشترکردنی ژیانی خەڵکە، یعنی لە خراپتر بۆ باشتر، نەک ئێستا دەبین هۆکارەکانی جیابوونەوە گەلێک زۆرن. جیابوونەوە لە کوردستان لە عێراق زۆر زیادی کردیە. ئەز ئەو یاسایە کە زیاتر مەسڵەن کە ڕاست جیابوونەوە زۆر بوو، یعنی لە خراپتر بۆ خراپتری کردبوو. ئەتوانم بڵێم دادگای باڵای فیدراڵی بەڕاستی بڕیارێکی بوێرانە بوو و هەروەها بڕیارێکی دەستوری و یاساییش بوو. مامۆستایانی ئاینیش دەڵێن ئیسلام دەرمانی داناوە تاکو ئافرەتان و پیاوان بە مافی خۆیان بگەن، بەڵام بە پاڵپشتی وڵاتانێک کە مەبەستی سەرەکیان تێکدانی کۆمەلگاکانە ملیۆنان دۆلار لە پێناو سڕینەوەی هاوسەری سروشتی و چەندژنی بەو ڕێکخراوانە دەدەن و دواتریش برەو بەلادان دەدەن. ئێمەوەمان لێ هاتووە ئێستا ئەبێ بە دوای قانون و یاساکانە بگەڕین، مەتحیکیان بکەین و زەمیکیان بکەین. وازمان لەوە هێناوە کە دوورکەوتینەوە لە قورئان لەو چارەسەری کە خوای پەروەردگار دەمێکە دایناوە، خوا پێمانە فەرمی ئەئەنتم ئەعلەم ئەم الله، ئێوە باشتر ئەزانن یا خوای گەورە و مێرەبان، الله ئەعلەم حەیث یەجعل رسالته، خوا خۆی ئەزانێ خۆی پەیامەکەی و بەرنامەکەی و یاسا و دەستورەکە چۆن دائەنێ بۆ مرۆڤەکان. بە ئاشکرا بێشەرمانە ئەڵێن کاکە 1 ملیۆن دۆلارمان وەگرتە لە پێناوی سڕینەوەی تەعەدود و بە بەدیلدانان لە جێگەی ئەوە هاوڕەگەزبازی و نێربازی و بێشەرمانە ئەچن ناو جامیعە و زانکۆکان و شوێنەکانەوە بۆ بڵاوکردنەوە و هاندانی خەڵکی لەسەر بابەتە. لەو ڕۆژەوە یاسا دەرچووە لەوانەیە من 4 عائیلە 5 عائیلەم ئاشنا کردوتەوە، تەلاقنامەکەی هێناوەتەوە، تەماشام کردەوە، تەلاقی نەکەوتووە. دادگای فیدراڵی مادەی 18 هەموارکراوی یاسای باریکەسیەتی پەرلەمانی کوردستانی با پێچەوانەی بنەما شەرعیەکانی ئیسلام و دەستوری فیدراڵی ناوزەند کرد و لایەنە پەیوەندیدارەکانیش ناچار دەکات بە جێبەجێکردنی هەڵوەشانەوەی هەموارەکە کە سەر لە نوێ ڕێ بە مامەڵەی چەندژنی لە هەرێمی کوردستان دەدرێتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.